28 گەلاوێژ و بیرهێنەرەوەی فەرمانی جیهادی خومینی و شکڵگرتنی خۆڕاگریەکی کە هەرگیز خامۆژ نەبوو لە نووسینی کەریم ئەمانی. زیاتر لە 4 دەیە بەسەر ئەو ڕۆژەدا تێدەپەڕێت کە خومینی تەنها چەند مانگ دوای ڕووخانی ڕژیمی سەڵتەنەتی و لە بەرزترین ئاستی دروشمی ئازادی و بەرابەرخوازانەی شۆڕشدا فەرمانی جیهادی لە دژی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەرکرد. 28 گەلاوێژی 1358 خاڵێکی وەرچەرخانە کە نیشانیدا کۆماری ئیسلامی هەر لە یەکەم ڕۆژەکانی هاتنە سەرکاریەوە بەرامبەر بەویست و داواکاری ئازادی خوازەکانی جەماوەری خەڵکی ئێران بەگشتی و خەڵکی کوردستان بە تایبەتی هیچ زمانێک جگە لە زمانی تۆپ و تانگ و سێدارە و سەرکوت نازانێت و بیرهێنانەوەی ئەم ڕووداوە تەنها یادکردنەوەیەکی مێژوویی نییە، بەڵکو ئاماژەیە بەم ڕاستیەی کە خەبات و خۆڕاگری خەڵکی کوردستان بەرامبەر بەم هێرشە دەستپێکی خۆڕاگریەکی 40 چەند ساڵە بوو کە تا ئەمڕۆژ لە شێوازی خەباتی چەکدارانە و مانگرتنی گشتی و ڕاپەڕینی سەرشەقامدا بەردەوامە. هاوکات لەگەڵ ڕووخانی دەسەڵاتی سەڵتەنەتی لە بەفرامباری 1357 کوردستان یەکێک بوو لەو ناوچانەی کە جەماوەرەکەی لە دەرەوەی دروشمی ڕووخانیشا خوازیاری گۆڕانکاریەکی بنەڕەتی لە پێکهاتەی دەسەڵات و پەیوەندیەکانی ناوەندە پەراوێزدا بوون. بە لە ناوچوونی دەسەڵاتی ستەمکارانەی پێشوو کەشوهەوایەکی تاڕادەیەک کراوە و شۆڕشگێڕانە لە شار و گوندەکانی کوردستان پێکات. شۆڕای گەڕەکەکان، ڕێکخراوی سیاسی و پیشەیی جۆراوجۆرەکان لەوانە هێز و لایەنە چەپ و کۆمۆنیستەکان بە ئاشکرا دەرفەتی چالاکیان بۆ ڕێکخسرا و خەڵک بۆ یەکەمین جار دوای ساڵانێکی زۆر مەجالی دەربڕینی ویست و داواکاری نەتەوەیی و چینایەتیەکانی خۆیان بەدەستهێنابوو. ئەم کەشوهەوا ئازادە کە بە ڕادەیەکی زۆر لەژێر کاریگەری و ڕێخستنی هێزی چەپ و کۆمۆنیستەکان و لەوانە کۆمەڵەدا شکڵی گرتبوو بۆ ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووی ئیسلامی هەم مەترسیەکی سیاسی و هەم نمونەیەکی مەترسیدار بوو بۆ ناوچەکانی دیکەی ئێران. فەرمانی جیهادی خومینی بە لەبەرچاوگرتنی دوو ئامانجی هاوتەریب لەگەڵ یەکتر شیاوی تێگەیشتن نییە. یەکەم، سەرکوتی دەستکەوتی شۆڕشگێڕانەکانی کوردستانی ئازادکرا و دەستکەوتێک کە ناوەڕۆکەکەی ئەولاتر لە خواستی نەتەوەیی بەرەو دەسەڵاتدارەتی جەماوەری و دادپەروەری کۆمەڵایەتی دەچوو. و دووەم، جێگیرکردن و قوڵکردنەوەی پەیوەندیەکانی زاڵبوونی ناوەند بەسەر پەراوێزدا لە چوارچێوەی دەوڵەتێکی تازەی کە دەیویست لە هەمان سەرەتاوە سنوورەکانی دەسەڵاتی خۆی بە زەبری زۆر و سەرکوت دیاری بکات. لەگەڵ ئەمانەشدا ڕێبەرایەتی تازەی کۆماری ئیسلامی بەرامبەر بە هێزێکی سربەخۆ و تایبەتی هێزی چەکداری یان ڕێکخراوەی چەپ و هەستیاریەکی ئایدۆلۆژی هەبوو. کوردستان لەم ڕوانگەوە هەم خاوەن قەزیەیەکی نەتەوەیی چارە سەرنەکراو بوو، هەم بووە سەنگەر و پەناگەیەکی بەهێز بۆ لایەنە چەپەکانی ئێران. ئەگەرچی بە ڕواڵەت بیانووی ڕاستەوخۆی دەرچوونی فەرمانی جیهاد بریتی بوو لە ڕووداوەکانی شاری سنووری پاوە، بەڵام خێرایی و بەرفراوانی وەڵامدانەوەی خومینی فەرمان بە هەموو هێزە ئینتیزامیەکان بۆ هێرشی خێرا بە تۆپ و تانگ و هێزی سەرکوتکەری چەکدار بۆ سەرپاوە سنە و کوردستان بەگشتی بەڕوونی نیشانیدا کە ئامانج نەک کنترۆڵکردنی کێشەی ناوچەیی بەڵکو تێکشکاندنی یەکجاری هەموو بزوتنەوەی خەڵکی کوردستان بوو. میدیا حکوومیەکان هاوکات لەگەڵ ناردنی هێز بە بڵاوکردنەوەی درۆ و چەواشەکاری سەبارەت بە دەست بەسەرکردنی کۆمەڵێک لە ژنانی موسڵمان لەلایەن کۆمۆنیستەکانەوە بیرروڕای گشتیان بۆ ئەم هێرشە ئامادە دەکرد. نمونەیەک لە درۆ و چەواشەکاریە میدیاکان کە ڕاستەوخۆ خزمەتیان بە پرۆسەی سەرکوت کرد و کۆماری ئیسلامی لە ماوەی چواردەوەی ڕابردوودا زۆرجار دووپاتی کردووەتەوە. ئەرتەش و سوپای پاسدارانی تازە دامەزراو بە پشتیوانی تۆپخانە و هێزی ئاسمانی هێرشیان کردە سەر شار و گوندەکانی کوردستان. ئەمە تەنها دەستپێکی زنجیرەیەک لە سەرکوتگەرێکی ڕێکخراوە بوو. تەنها چەند ڕۆژ دواتر سادق خاڵخاڵی وەک قازی شەرع ڕەوانەی ناوچەکرا و بە وەڕێخستنی دادگایەکی سێحرایی و بەبێ ڕەچاوکردنی کەمترین ڕێوشوێن و پێوەرەکانی دادوەری دەیان کەسی لە خەباتکاران و هەڵسوڕانی
کورد سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنران و بە شێوەیەکی دڕندانە گوللەباران کران. گەمارۆدانی شارەکان و دەستگیرکردنی کوێرکوێرانەی بە کۆمەڵ و کوشتاری خەڵکی بێتاوان وێنەیەک بوو لەو پرۆسەی کە کۆماری ئیسلامی بە ناوی کۆتاییهێنان بە ئاژاوەگێڕی کوردستان دەستی پێکرد. ناوەیەک کە لە ئەدەبیاتی فەرمی حکوومەتدا خەبات و خۆڕاگری شۆڕژگەڕانای خەڵک بۆ ئازادی بە ئاژاوەگێڕی و یاخیبوون لە قەڵەم دەدات. بەڵام ئەوەی کە ڕژیم پێی دەوت کۆتاییهێنان لە ڕاستیدا بوو بە دەستپێکی خۆڕاگریەکی شۆڕژگەڕانە کە تا ئەمڕۆژ بەردەوامە. لە بەرامبەر هێرشی بربڵاوی نیزامدا خەڵکی کوردستان هەر لە کرێکار و جوتیارەوە بگرا تا معەلم و خوێندکار لە بەرەی تەسلیم بوون دەستیان کرد بە ڕێخستنی خۆڕاگریەکی چەکدارانە و مەدەنی سەرتاسەری. هێزی پێشمەرگە کە پێشتریش لە نەریتی خەباتکارانەی کوردستاندا ڕیشەی هەبوو لەو قۆناغەدا بۆ باسکی چەکداری ئەو خەبات و خۆڕاگریە جەماوەریە، هەڵبەت نەک وەک هێزێکی جیاواز لە خەڵک، بەڵکو وەک فراوانبوونی هێزی چەکداری هەمان ئەو ئیرادە کۆمەڵایەتیەی کە لە شۆڕا و یەکێتیەکاندا شکڵی گرتبوو. ئەم پەیوەندیەی نێوان خەباتی چەکداری و ڕێخستنی جەماوەریە یەکێکە لە تایبەتمەندیە جیاکەرەوەکانی خەبات و خۆڕاگری جەماوەری خەڵکی کوردستان بەرامبەر بە کۆماری ئیسلامی. جێگەی ئاماژەیە کە کۆمەڵە وەک لایەنێکی چەپ و کۆمۆنیست لە ڕێخستنی ئەو خەبات و خۆڕاگریە جەماوەریەدا ڕۆڵێکی بەرچاو و کاریگەری بینی. کۆمەڵە لە هەمان کەشوهەوای ئازادی پێش فەرمانی جیهادی خومەینیەوە نەک هەرتەنها دروشم و خواستنەتەوەیەکانی خەڵکی کوردی بەرز نەکردەوەوە، بەڵکو بەیەکەوە گرێدانی ئەو خواستانەی لەگەڵ ویست و داواکاریەکانی چینایەتیەکانی کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان خستبووە بەرنامەی کاری خۆیەوە. خەبات و خۆڕاگریەکی کە هەم لە دژی سیستمی نەتەوایەتی و هەم لە دژی چەوسانەوەی چینایەتی ڕێکدەخرا. ئەم ڕوانگەیە ئاسۆیەکی ئەولاتر لە تەنیا کاردانەوەیەکی بەرگریانە بەڕووی خەبات و خۆڕاگری خەڵکی کوردستان بەرامبەر بە هێرشی 28 گەلاوێژدا کردەوە. خۆڕاگریەکی کە هاوکار لەگەڵ بەرگری چەکدارانە تیشکی خستە سەر ڕێخستنی شۆڕایی، پرسی یەکسانی ژنان لە ڕێزی هێزی پێشمەرگە، چالاکی سیاسی و کۆمەڵایەتیەکان و هاوپشتی لەگەڵ بزوتنەوەی کرێکاران و چەب لە سەرانسەری ئێران. بەردەوامی ئەم ڕوانگەیە لە نەریتی مانگرتنە گشتیەکان لە کوردستاندا بەڕوونی بەرچاو دەکەوێت. مانگرتنێک کە لە ماوەی 40 و چەند ساڵی ڕابردوودا لەسەر بانگەوازوو و بەڕابەرایەتی کۆمەڵە بەڕێوە چووە، زۆر جار بووەتە نمونەیەک بۆ ناوچەکانی دیکەی ئێرانیش. فەرمانی جیهاد و ئەو خۆڕاگریەی کە بە دوایدا شکڵی گر کەشوهەوای سیاسی کوردستانی بۆ هەمیشە گۆڕی. ئەگەر کۆماری ئیسلامی دەیویست بە سەرکوتی خوێناوی کوردستان بێدەنگ بکات، ئەنجامەکەی بەکردەوە بە پێچەوانەی ئەوە بوو یادی خۆڕاگری قارەمانانی 28 گەلاوێژ و ناوی ئەو قوربانیانەی لەو ڕۆژانەدا و لە دادگا سەحراییەکانی خاڵخاڵ جەنایەتکارانەدا گیانیان لەدەستدا بووە بەشێک لە بیرەوەری کۆمەڵایەتی و پێناسەی شۆڕژگێڕانەی کوردستان. نەوەکانی دواتر لە خەباتکارانی دەی 60ەوە بگرا تا لە چالاکوانانی ئەمڕۆ خۆیان بە میراتگەری هەمان ئەو خەبات و خۆڕاگریە دەزانن کە لە 28 گەلاوێژی 1358دا شکڵی گرت. ئەم بەردەوامیە مێژوویە کە کوردستانی لە ماوەی 40 و چەند ساڵی ڕابردوودا سەرەڕای قورسترین و بێبەزەیەترین سەرکوتەکان، هەروەها کردەوەی یەکێک لە ناوەندە سەرەکیەکانی خۆڕاگری مەدەنی و ناڕەزایەتی سەرانسەری لە ئێراندا. کۆماری ئیسلامی لە 40 و چەند ساڵدا هەرگیز نەیتوانی کوردستان بە تەواوی بە چۆک دابێنێ. سیاسەتی ئەم ڕژیمە بەرامبەر بە کوردستان بەردەوام تێکەڵەیەکی جێگیر بوو لە نیزامیگەری، ئەمنیەتکردنی ژیانی ڕۆژانە و لە سێدارەدان و سەرکوت، سیاسەتێک کە نەک تەنها کێشەی چارەسەر نەدەکرد، بەڵکو لەگەڵ هەر شەپۆلێکی ستەم و سەرکوتدا کەڵێن و کە لەبەر نێوان دەسەڵات و خەڵکی کوردستانی قوڵتر کردوێتەوە. ئەمڕۆ لە کاتێکدا کۆماری ئیسلامی هاوکار لەگەڵ قەیرانێکی ئابووری و کۆمەڵایەتی لە ڕادەبەردەردا لە سەرانسەری ئێراندا دەست و پەنجە نەرم دەکات، خۆی لە ناو گێژاوی شەڕێکی هەمەلایەنە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلیشدا دەبینێتەوە.
شەڕێک کە لە کۆتایی زستانی ئەم ساڵەوە دەستی پێکرد و بە ڕێبەرایەتی و پێکهاتەی نظامی ڕژیمی خستوەتە ژێر زەبرێکی قورس و کاریگەری. ئەم هەلومەرجە ڕژیمێک کە لە جەرگەی ئەم قەیرانەشدا هێشتا پشت بە سەرکوتی ناوخۆیی دەبەستێت، خستوەتە لاوازترین دۆخ لە سەرەتای هاتنە سەرکاریەوە تاکو ئێستا. بۆ خەڵکی کوردستان و بۆ بزوتنەوەی چەپ و کۆمۆنیستی ئێران ئەم دۆخە سەر لە نوێ ئەم پرسیارە دێرینە دەوروژێنێتەوە کە قەیران و شەڕ لەسەرەوە لە بری ئەوەی بیانوویەک بێ بۆ پاشەکشێ لە ویست و داواکاری دیموکراتی و چینایەتیەکانی خەڵک، دەبێت دەرفەتێک بێت بۆ بەهێزکردنی ڕێکخراوە سەربەخۆیی جەماوەری لە شۆڕای گەڕەکەکانەوە بگرە تا یەکێتی کرێکاریەکان و کۆڕ و کۆمەڵە مەدەنیەکان. ئەو خەبات و خۆڕاگری کە لە 28 گەلاوێژی 1358دا دەستی پێکرد لە ڕاستیدا وەڵامێک بوو بەم پرسیارە و بەردەوامی ئەو لە شکڵ و شێوازە جۆرا و جۆرەکان واتە لە خەباتی چەکدارانەوە بگرە تا مانگرتنی گشتی ئەمڕۆژ هەمان ڕۆڵ دەبینێت. نیشاندانی ئەوەی کە ئاڵترناتیڤێک و جێگرەوەی کۆماری ئیسلامی نەک لە ناو جەرگەی شەڕی زلهێزەکانەوە بەڵکو لە هەناوی خۆڕێخستنی جەماوەر و خەباتی چینایەتی و ئازادی خوازانەوە سەر هەڵدەدات. لەم ڕوانەشەوە کوردستان وەک هەمیشە سەنگەری پڕجۆش و خرۆشی ئازادی خوازی دەمێنێتەوە. کۆمەڵگەی کوردستان بە پشتبەستن بە نەریتێکی دوور و درێژی ڕێخستن و ئەزموونی خەباتکارانەی چەپ و ورەی بەرزی خەبات و خۆڕاگری ڕۆڵێکی یەکلاکەرەوە دەگرێت لە قوڵکردنەوەی قەیرانی مەشروعیەتی ڕژیم و زەمین خۆشکردن بۆ ڕووخاندن و لە گۆڕنانی لایەنی جەماوەری ئازادی خوازەوە. بڕیار بوو فەرمانی 28 گەلاوێژی 58 خاڵی کۆتایی ئازادی خوازانە لە کوردستان بێت، بەڵام بە پێچەوانە بوو بە دەستپێکی بزوتنەوەیە کە تا گەیشتن بە ئازادی و بەرابەری و دامەزراندنی دەسەڵاتدارەتی جەماوەری درێژە بە ڕێبازی خۆی دەدات. بەرز و بەڕێز بێت یادی سەرجەم گیان بە خەتکردوانی بزوتنەوەی شۆڕژگێڕانی خەڵکی کوردستان هەر لە قوربانیانی دادگا سەحراییەکانی خاڵخاڵیەوە بگرە تا هەموو ئەو خەباتکارانەی کە لە ناو زیندانەکانی ڕژیم و لە ڕیزەکانی هێزی پێشمەرگەدا و لە پێناو دیفاع لە ئازادی و بەرابەریدا گیانی ئازیزیان لەدەستدا، ڕێگای ئەوان لە خەباتی ئەمڕۆی خەڵکی کوردستان و ئێران بۆ نان، کار، ئازادی و یەکسانی بەردەوامە.